تماشاوان نیجا داووس ایرو دست پیدکه افکارین من زنار شینو روب ادوارد لداووسینه و فرمیش بو ما دشوپینن از اینها بچم جموان زنار و روب هن هر دو جلوه داره آمادنه هن و فرمیش بوی ما دشوپینن چه زانیاری ایرو لجموه هنه هیوی دار زانیاری هر پیشی از خوازم جتا و جتا تماشافان را بیجم کو ایرو گلک سارتره جدوهی لی مجارین ایرو هی گلک گرمترن ینده. Rob, let's talk about the agenda of today. It's really cold today if you compare it to the yesterday, but the agenda it's very long and it will be very hard and long. گفتگوی چرو گرم دکند تو دەتەوێت لێرە چی ببینیت لە ئەجەنداکە دەتەوێت چی ئەنجام بدرێت دەبین لەسەر پرسی سیاسی قسە دەکرێت لەسەر پرسە دیجیتاڵیەکان و لەسەر تەکنۆلۆژیا و هەروەها لەسەر گۆڕانی کەشەوە و ژینگەش قسە دەکرێت بەڵێ دەبینین ئەوەی ئێمە کە بینین لە داڤۆس دەبینین هەورێکی ئاڵۆزی لەسەرەوە دەبینین کۆمەڵێک شتی گرنگ لێرە باسکران بە تایبەتی دوێنێ واروە هەندێک پێم وایە هەندێک شتی نەرێنی و ڕەش هەن پێم وایە ئەوان لەسەر ئەو چوارچێوە کار دەکەن و قسە لەسەر گۆڕانکاریە داراییەکان دەکەن و باس لە پێشهاتە ئابوووریەکان دەکەن ئەمڕۆکە کاژێر 11 لەلایەن کلاوس شواب کۆڕبەندەکە دەست پێ دەکرێت و وەروەها سەری لەسەر ئەوەیە کە تەکنیکەکانی بەکارهێنانی تەکنەلۆژیەکان و هەروەها ئەو دیجیتاڵەی کە هەیە باس لە گۆڕانەکانی کەشەهەوا دەکەن وەروەها لە ڕۆژی یەکەمی داڤۆس دەبینین باس لەسەر کۆمەڵێک گرنگ دەکەن مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بەشداری دەکات پێم وایە ئەو لە کاژێر 4 قسە دەکات وەروەها تیمێکی کۆشی سپیش بەشداری کردووە خۆشتان دەزانن کە دۆناڵد ترامپ نەیتوانی بەشداری بکات بەڵام مایک پۆمپیۆ لێرە دەبێت و وەروەها ئەوان قسە لەسەر زۆر پرس دەکەن پێشبینی چی دەکەیت لە گوتارەکەی مایک پۆمپیۆ کامڕۆ لە داڤۆس باس بکات بەڵێ مایک پۆمپیۆ لە داڤۆس باس لە کۆمەڵێک پرس دەکات پیشانی جیهانی دەدات کە پەیوەندی بازرگانیەکانی نێوان چین و ئەمریکا چییە باس لە کاریگەریەکانی دەکات و هەروەها باس لە ئەو کاریگەریان دەکات کە لەسەر ئابووری جیهانیدا هەیە ئێمە بینیمان هێرشێکی دیکە هەبوو لە سووریا کە هاوپەیمانەکانی کردنە ئامانج و لە هەمان کاتدا وای کرد کە ئەم هێرشە دوای ئەوە هات کە ئەمریکا لە بڕیاریدا لە سووریا بکشێتەوە دەبینین کۆمەڵێک شت هەن کە دەکرێت ئەوان تاوتێ بکەن ڕۆب شتێکی دیکە هەیە کە من دەمێت لە بەشێکی دیکەی پەنەڵەکانە بینیم باسی ڕۆژی ئاسایش دەکەن یەکێک لە گەورەترین کێشەکانی داوۆس هەروەها یەکێکی دیکە لە بابەتەکان کەش و هەوایە و پرسەکانی پەیوەست بە ژینگەیە ئایا پێت وایە داڤۆس دەتوانێت یارمەتی بدات و سەرکردەکان ڕێنوینی و ڕێنوینی باش پێشکەش بکەن بۆ باشترکردنی ڕۆژی ژینگە و چارەسەرکردنی کێشەکانی پەیوەست بە کەش و هەوا بەڵێ من دەمێت باس لەو ڕوان ناکەم کەم کە لە ڕێوڕسمەکەدا هەن ئەو خەڵکانی کە دێن قسە لەسەرمە دەکەن حکوومەتەکان و هەروەها ڕێکخراوە هاوانگیەکان ئەمە پرسێکە کە قسە لەسەر دەکەن بەڵام زۆربەی سەرکردەکانی جیهان لێرە نین ئیمانوێل ماکرۆن لێرە نییە تێرێزا مەی لێرە نییە دۆناڵد ترامپ لێرە نییە بۆیە ئەگەر هەر شتێکی کۆنکریتی هەبێت لەسەر گۆڕانی کەشەوە ئاماژەکانی گۆڕانی کەشەوە دڵنیایەک نییە لەوەی کە ئایا ئەمە جێبەجێ دەکرێت یانە وەروەها خەڵک زیاتر قسە لەسەرم ناکرێت چونکە کۆمەڵێک پلانی دیکار یەکێک لە سەرکردەکانی جیهان کە دەستی هەیە لەسەر بابەتەکانی ژینگە سەرۆکی ئێستای بەرازیلە کە وتارێکی هەیە کاژێر 3 بە کاتی ئێرە
ئایا ئێمە چاوەڕوانی شتێکی گرنگ ئەەکەین لە سەرکردەی بەرزیل؟ بۆلسنارۆ دەبینی زیاتر لە دۆناڵد ترامپەوە نزیکە لە رووسیاسیەوە وەروەها ئەو جۆرێک لە جۆرەکان لە هەندێک باردا لەگەڵ گۆڕانی کەشەوە ئەو لەگەڵ کەشەها دەنێ وە لەمان کادا نیگەرانی زۆر هەیە لەبارەی ئەوەی کە ئەو ڕەنگە نەک ئەجەندایەکی باشی هەبێت بۆ ژینگە وەروەها بەڵام بابزانین چی ڕوودادات وە چی دەڵێت. زۆر باشە ڕۆب بە چاوێک لە بابەتەکانی بابەتەکان و پانەلەکانی ئەمڕۆ بکەین کە یەکێک لە پانەلەکان لەسەر ئاشتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و یەکێک لە سەرکردەکان سەرۆکی لۆبنانە و بەڕای ئێمە زۆر گرنگە. ئەمە ڕاستە ئاشتی و ئاشتەوایی یەکێکن لەو شتانەیە کە دەبێت لە ڕۆژڵاتی ناوەڕاستەوە ئەمە بەدی بهێنرێت کە دەبینی کە ناوچەکە ڕوبەڕووی چەندین قەیرانی بۆتەوە بەهۆی دابش بۆ بەسەر ئیتنیەکان و گروپە ئیتنیەکان و وەروە دەبێت جیهان سەرنجی لەسەر ئەوە بێت و دەبێت چۆن بتوان ئەمە چارەسەر بکەن و هەروەها گەشەکان چۆن بێت وەروە لەمان کاتدا پرۆسەکە بە شازێکی جێگیر بێت و دەبێت بزانین کە چۆن ئەو پارانەی کە هەن پارەی حکوومەتن و پارەکانی نەتێگرتوەکان چۆن هاوکار دەبن لەو پرۆسانە دەگەڕێنەوە بۆ gelekî spas ji bo zinarşîno Rob Edward şandiyên Rûdawê ne li Davosê bo me dişopînin gelekî spas dest xweş.